پێی خوێندنەوە بە پێی گەڕان بە پێی بەدواداچوونی خۆت پێت وایە لەو سەردەمەدا تەنها ئەو منارەیە هەبووە لەو جوگرافیای هەولێر یان منارەی تریش هەبووە؟ ئەو منارەیە کاتێک دروست کراوە سوڵتان مزەفەرەدین کاتێک سەردانی داق و دەکاتن ئەم بیرۆکەی دێنیتن لەبەر ئەو هەڵدەسێ بە دروستکردنی ئەم منارەی لە شاری هەولێر لەگەڵ ئەو منارەیەدا قەڵامان هەبووە کە قەڵا لەگەڵ منارە پێکەوە بوونە بە دوو ڕەمزی نیشتیمانی لە بۆ شاری هەولێر یەکەم منارە بە دروست کراوە بەڵام منارەکە بەهۆی هێریشی تورکمان و فارس و ئیلخانی و سەفەویەکان کاتێک هێریشان کردوتە سەر ناوچەکە وای لێکردیە خەڵکەکە و ناوچەکە دەوروبەری منارەکە چۆڵ بکاتن خۆیان لە ناو قەڵا عەشار بدەن ئەم ناوچەیەش تاوەکو سەدەکانی ڕابردوو کەسی لێ نەژیاوە پاشان لە سەدەکانی بیستەوە مرۆڤی تێدا ژیاوە. ئەو منارەیە مێژوێکی کۆنی هەیە دەتوانی لە ڕووی تەلارسازیەوە پێمان بڵێ شێوە ئەندازیەکەی چۆنە لە چ پێک هاتووە؟ ئەگەر بین باسی بەرزی منارەکە و ڕەهەندەکانی بکەین دەبینن منارەکە 37 مەترە بەڵام پێدەچێت بەرزەکەی زیاتر ببێت بەڵام هۆکاری ژینگە و تێکچوونی ژینگە و بۆ مەلەرزەوای کردیا لە بەرزەکەی کەم بێتەوە بەخۆی لە دوو بەشی سەرچ پێکاتەوە بەشی یەکەم ئەگەر تەماشای بکەن بنکەکەی یان بناغەکەیەتی بەرزەکەی نزیکەی 15 مەتر دەبێت بەسەر شێوەی هەژلا دروست کراوە بەڵام لولەی منارەکە کە شێوەکەی بەرزترە دەبینی بەرزەکەی 22 مەترە کەواتە کۆی گشتی منارەکە نزیکەی 37 مەتر دەبێتن بەڵام وەکو باسم کرد لەوانەیە بەرزەکەی زیاتر بێتن کە ئەوش نزیکەی 45 مەتر دەبێتن بەڵام بەهۆی هەورە بروسکەوە بەشێک لە سەرەکەی داڕخواوە نزیکەی 8 مەتر دەبێتن تەنها 37 مەتر ئێستا بەرزەکەی ماوەتەوە.